بینەرین بەها و قەدرگران ئەف دەمێ وە باش بیت هیویا دەمێن خۆش بۆت خازین خوشحال و بەختەوەرین جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا مژارێکا دیتر ئش بەرنامێ بە کوردی ئاین بۆ مرۆڤایەتیەیە خدای مەزن وەک پەروەردگارێ مەهەمیانە و مهرەبانی و ڕەحمەتا ویژی بوومە هەمیانە دنیایەدا هەر بەر ئەوێ چەندێژی پێغەمبەرێن ویژی هاتینە وەسفکردن ئەب ڕەحمەت و دلوڤانی بۆ هەموو مرۆڤان بەڵام ئبداغڤە ئەڤڕ و خەریکە ئاین ئەلبازنێ بچیکێ زەمان و جهیدا قەتیز بکەن و ڕەحمەتا خدایە مەزن ژی قەتیز بکەن هەندێک جار ژی ئەوێ ڕەحمەتا فراوان دابەشتکەن بۆ هەندێک مرۆڤێن دیاریکری لەوڕا ئەتناڤە خەڵەکا بەرنامێ بە کوردی ئەم جارە دێ تیشکە ئەخینە سەر ئەوی بەحسەی و ئەوێ مژارێ بۆ پتر گەنگەشەکردن ئەدگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر و مامۆستا هێژە مامۆستاوەکەمە بەحەسکری یعنی هەموو جار ئەف دروشمەت هێتە بەحەسکردن کە ڕەحمەتا خدای مەزن ڕەحمەتێکا فراوانە و یا گشتیەژی بوو هەموو مرۆڤان بێجودایی ئەوە وەک دروشم بەڵام شڕۆیە پراکتیزەکردن و ڕۆی کریاری ڕەنگە وەسا نەهێتە بەرچاوکردن لەوڕا نەها مەدوێتنان بزانین بۆچی گرنگە بزانین خودێ مەزن بەدیهێنەرێ هەموو مرۆڤایەتیەیە و ئاینیش بە هەموو مرۆڤاتی ئینایە و ڕەحمەتاویژی یا گشتیە بە هەموو مرۆڤان بۆچی پێتویان وێ چەندێ بزانین بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان چەند زاراوەیەکەیە دەبێ وەکو بڵێ جیاوازی و جیاکاریەکان لە نێواندا بکەین یەک لەوانە ڕەحمەت و قانون یعنی هەمومان نەزانین یاسا هەیە لە هەموو وڵاتێکدا و پێویستیشە هەبێ و گرنگیشە هەبێ و ئاینەکانیش داوای یاسایان کردووە یاسا گرفتەکانی سەر ڕووی دنیامان بۆ حەل دەکات بۆ چارەسەر دەکات تا ڕادەیەکی زۆریش بەڵام هەمیشە لە پەنای یاساشدا پێویستە چەمکێکی تر هەبێ کە پێی دەوترێت چەمکی ڕەحمەت چونکە کە قانون و یاسا هەبوون مافی وەک یەک يعني ئینسانەکان لە بەرامبەر قانون حەدیە بەڵام بێت چەمکێ دیژی هەبیتن وەک لانی ڕۆحی زۆر ڕاستە کەواتە ئەلێرە قەیرانێک هەیە لە دنیا ئەمڕۆ یعنی سەرتاسەری دنیا قەیرانێک هەیە کە قەیرانی ئینسانیەتە ئەو قەیرانە لە چۆ سەرچاوی گرتووە لە کەمبوونەوە نەڵێن نەبوون لە هەندێک شوێنیش نەبوونی ڕەحمەت تۆ تەماشاکە ینی ئەو پێشەکەی کە گوتت ینی خدا فەرمی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یعنی معنای وایە بیکەی بە هاوچێشەیەکی بیرکاری یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر یەکسانە بە ڕەحمەت یعنی محەممەد ڕەحمەت ئەمە بە کوردی وای لێ نایە ئێ باشە کەواتە هەر کەسێکیش کە دوای ئەم پەیامە کەوتبێ دەبێت بەشێک لەو ڕەحمەتەی تیابێ کەواتە ممکن نییە بە قسەی منە بە قسەی خوددا مادام محەممەد درودی خوای لەسەر خۆی ذاتی خۆی محەممەد ڕەحمەت بێ و پەیامی ئەو ڕەحمەت بێ مانای وایە ئەبێ ڕەحمەت ڕنگ بداتەوە لە هەموو دواکەوتوو لە هەموو چۆن دەڵێ پەیڕەوکارێک کە دوای ئاینی محەممەد بەڵام کە ڕنگ ڤەنەدەتن لێرە ئەو کەسن کە ڕەخنێت گرن ئاینی بژنێ یان گومان ئەت خودی ئاینیدا هەیە یانجی ئەت پەیڕەوکارانی ئاینیدا هەیە کەواتە دەقەکە مادام فەرمووی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن ئیلا ڕەحمەتەن معنای وایە دەقەکە سەلماندوویەتی کە ئاینەکە دەبێت ڕەحمەت بێ بۆ چونکە ئێمە ناتوانین شت بەسەر خوددا فەرزکەین بەس خوددا شت بەسەر ئێمە فەرز دەکا وە نەبوو نوێژ ڕۆژ و زەکات بەڵام خوددا خۆی ئەتوانێت شت لەسەر خۆی فەرزکە کەتەبە ربكم على نفسه الرحمة كتب بمعنى فرض يعني أو تنها خدايك خوي چی لسر خوي بفرز كرت چی لسر خوي فرز كرت رحمة كواتا خدا لو شتيك لسر خوي فرزي كر رحمته كواتا خدا رحمتك رهاي هي لم رحمة الرهايا مني مسلمان توي مسلمان أبي مسلمان كاتي كرحمة لضلي دانا كاتي الرحمة نما يعني أبي قمان بخيت السر بشيك لإيمانكي هیچ قسەی منی تێدا نییە ئەو پرسیاری کە تۆ دەیکەی گومان ناخێتە سەر دەقەکە چونکە دەقەکە هەیە خدا كتب على نفسه الرحمة پێغەمبەرەکەشی ناونا ڕەحمەت خێرە ئەوانەی کە دوای ئەم پێغەمبەرە دەکەون خۆیان بە موسڵمان دائەنن ئەبێ هەر کەس لە خۆی پرسیارکە پرسیار لە خۆی بکە بڵێ من لە نێو ئەم خێزانە چووکەی خۆم ڕەحمەتی من چییە بۆ ئەمان ئا پرسیارەکە ئاوادێ ئێمە هیچ حەقمان نیە دادگایی کەس ناکەین ئیشی ئێمە نییە هەر خۆمان لە خۆمان دەپرسین ڕەحمەتی من لەم بەرنامەیە چییە لە هەر شوێنێک بووی لەم زەمەنەی کە تەمەنی من و تۆی تایە لە هەر شوێنێک بووین لەو شوێنە ئێمە تا چەند ڕەحمەتین بۆ ئەو شوێنە تا چەند ڕەحمەتی بۆ ئەو قوتابخانەیە تا چەند ڕەحمەتی بۆ ئەو گەڕەکە تا چەند ڕەحمەتی بۆ ئەو ماڵە تا چەند ڕەحمەتی بۆ هاوڕێکەت ئەمەنە زۆر مەسەلەیەکی گرنگن کەواتە ئەم قسەیە ئەمە
پرسیارێکی زۆر گەورە دروست دەکا لەسەر ئەوەی کە هەمومان تەماشای ئیمانی خۆمان بکەین ئایا ئیمانی ئێمە بەو پێغەمبەرە درودی خوای لەسەر کە ئەو پێغەمبەرە وەصفێکی هەیە ناوی ڕەحمەتە ئێمە لەم ڕەحمەتە چیمان دەستکەوتووە مادەم خودداش ڕەحمەتی لەسەر خۆی فەرز کرد کەواتە لێرا بێ و پرسیارە بکەین لەو نسبەتە ڕەهایە نسبەتێک ڕێژەیەکی ئێمە لەو ڕەها لەو ڕەحمەتە ڕەها و مطلقەی خوددا چییە چەندمان دەستکەوتووە ئەمە چۆن حەل دەکرێت مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ هەر ئینسانێک کە دروست دەبێ وەکو جەستە جەسەد و جەستەی ئینسان کە دروست دەبێ دایک و باوکی خۆی دەستی هەیە لە دروستکردنی جەستەکەی بە پرۆسەی زاوزێ نێرومێ ئینسانێک دەخەنەوە کە خوددا دەفەرمێ ثم نفخت فيه من روحي ثم ينفخ فيه الروح روحی خوددایە قل الروح من أمر ربي کەواتە مرۆڤەکان لە دنیادا ئەمڕۆ کەی دەتوانن ڕەحمەت بن بۆ یەک ئەمە قسەکەی لێرە یەکتاپەرستی و خوداناسی بەوەی کە لە نێو هەر ئینسانێکدا لە نێو هەر ئینسانێکدا ڕوح هەیە ئەم ڕۆحە لەگەڵ ئەم جەسەدا جەسەد و ڕۆح پێکەوە شتێکی دروست کرد تازە پێی دەوترێن نەفس کەواتە نەفس بریتە لە کۆبوونەوەی جەسەد و ڕۆح بۆیە ئەم ڕۆحەکە دەردەچێت لە ئینسان وەفات دەکا ئیدی ئەم جەسەدەیە دەچێتەوە نێو خاک جارێکی دیکە نامێنێ بەڵام ڕۆحەکە دەمێنێ و لە قیامەت دەچێتە نێو جەستەیەکی تازە مەبەستم بەێ من دڵنیاوە مامۆستا بێ بینەریامەت کەتم تایبەتی ئەو کەسێن تەخەڕوشم بیر ئەوێن هەندێک دینی شارەزا ڕەنگە ئەفتنت پێشکەوەندا بێتن بژنێ ڕاستە لایکێدا و مەرسەلناکەی لە ڕەحمەتن للعالەمین بەڵام هەندێک لایەن دیتردا کە هانا ئیمانداری دایە کە ئیماندار یعنی تنێ مەوەدە و ڤیانە مسلمانی و ئیمانداری هەبیتن غەیری تر ڤیانەوان دلێ خوددا نەنیتن بەڵێ مەسئلەیەکمان باس کرد لە مەسئلەی قەلبی پێ ئەوترێ لە باسی وەلا و بەڕا باس کرد گوتمان وەلا و بەڕا مەسئلەیەکی قەلبیە قەلبی ئینسان بە دەستی خۆی نییە بۆ هاوشێوەکانی خۆی خۆشەویستی زیاتر دەبێت بەڵام خوددا پێی گوتین خوددا خۆی ڕەب العالەمینە بۆیە یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر یعنی ئیزافەیەک لە پەیامی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر چییە تازە لە چاو پێغەمبەرەکانی دی هێنانی وشەی ڕەحمان بە معنای چی زیندووکردنەوەی وشەی ڕەحمان بۆیە وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن ئەو پرسیارە بۆچی پێغەمبەر کاتێک کە فەرموویەتی خوددا دەفەرمێت کاتێک کە پێیان دەڵێ کڕنوش بەرن بۆ ڕەحمان لە زمنی ناوەکان قالوا وما الرحمن بۆچی ئەم پرسیاریان کردووە ئەمە مەسئلەیەکە پێشی محەممەد درودی خوای لەسەر ڕەنگە ئەم بیر و بۆ چوونەش بەو شێوازە هەبوو بێ خەڵکێک وای زانی بێ تەنها خوددا ڕەحم بەس بە باوەڕدارەکان دەکا خوددا سەلماندی بە ئیسمی ئەڕەحیمی ڕەحم بە هەموو مرۆڤەکان دەکا وەڕەحمەتی وەسیعەت كل شيء نەکەر مرۆڤەکان کەواتە لە نەزەری خوددا لەسەر ڕووی ئەم دنیاە وەکو تۆ لە پێشەکی گوتت لە دنیادا خوددا فەرق لە بینی ئینسانەکان ناکە باسی قیامەتە بەڵام لە دنیادا خوددا فەرمووی كتب ربكم على نفسه الرحمة فەرمووی وربك الغفور ذو الرحمة وربك الغفور ذو الرحمة يعني هەمیشان جارێکی دیکە جیسانەوە خوددا ڕەحمەتی دایە و پاڵی خۆی ئەوجا کەواتە پێغەمبەران دێن بە ئێمە دەڵێن ئێمە جەستەکانمان جیاوازە بەڵام لە نێو جەستەی هەر هەمومانە یەک ڕوحەیە کە ڕوحی خوددایە یعنی ڕوحێک لەلایەن خودداوە کەواتە ئەوەی موحەدە لە ذاتی تۆ ئێستا ڕوحی خوددا لەلای من لەلای ئەو وەختی ئاوا تەماشای یەک دەکەین هەمومان لەلای یەک خاڵێکی هاوبەشمان دۆزیەوە ئیتر ڕەش بین سوور بین سپی بین کورد بین عەرەب بین چی بین هەر شتێکی دیکە بین بۆ دەرەکەوێ ئەم ئینسانە لە خاڵێکی هاوبەشی گەورەی تایە ثم نفخت فيه من روحي ئەگەر ئاوا تەماشای یەکەین ئەو کاتە ئێمە دەتوانین ڕەحم بە یەکتر بکەین ئێمە نامۆ نابین بەرامبەر بە یەکتر بەڵام ئەم جۆرە بیردۆزانەی کە ئێستاکە لە دنیادا هەیە بە جۆرێک لە جۆرەکان ئینسانی دابەش کردووە هەندێک جارۆک و تۆ گوتت مسلمانیش بە هەڵەی خۆی دێ چی دەکا ڕەحمەتی خوا قەتیز دەکا بچووکی دەکاتەوە وا ئەزانێ خوددا بەس ڕەحم بە حیزبەکەی ئەوەکە بەس ڕەحم بە ماڵەکەی ئەوەکە یا ڕەحم بەس بە ذاتی ئەو دەکا ئەبینی یعنی ئەمە داماڵینی ڕەحمەتی خوددایە لە ذاتی خوددا بەلێت هەمان دەمدەوام ئەتە قوڕانە پیرۆژی هەیە کە فەرمانیش پێغەمبەریت کە سڵاوەت خودی لەسەر بن کە بژیتن تو
يرؤوف الرحيم بدقل كسان دور برد خو بلام دقل غيري خو بشكل نبا اري افد بو چدم دايا و بو چدم داتي تقول پرسیارێکی جوانە ئەو ئاەتانەیە کە لە قورآن هەمیشە گوتومانە دەبێ ئاەتەکانی قورآن پۆڵێن بکرێ قورآن یەک کتابەکە بو چما بس بهتا پۆڵێن کرد یعنی ساگە تەماشاکەی هەر وەزارەتێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی باسی جەنگ و چەک و سیلاح و شت قەت ناکە باسی بەخێوکردنی مەسەلەن چۆن دەڵێ کەسانی بێسەر پەرش دەکا و باسی یعنی ئەو کەسانی کە کەم دەرامەتن و ئیدی کاروباری کۆمەڵایەتی تەماشا دەکەی وەزارەتی تەندروستی باسی جەنگی تێدا نیە وەزارەتی مەسەلەن ئەو قاف و کاروباری ئاینی باس چی لە چۆ هەیە لە وەزارەتی پێشمەرگە هەیە یعنی ئەم دابەشکردنە کاری هەموو وەزارەتەکان چۆن دەڵێ ئەگە بڵێم یاسای هەر وەزارەتێک لە وەزارەتەکان بینی تێکەڵی کەی لەگەڵ یەکدا بیکەی بە یەک یاسا کۆیکەی تۆ لە یەک یاسادا هەمووی شتی ئەم پرسیارەت بۆ دروست دەبێ دەڵێ لەوێ باسی ئەو دەکات دەڵێ ئینسانی نەخۆش و نازانم چی و بەزەی پێبێتەوە خەمی خۆ ئەوە لەوێش باسی جەنگ دەکات دەڵێ سیلاحی چاک بکردن و میلانی ئەڵمانی بێن و نازانم چی ئەوە چییە ئەو کە جای دەکەیتەوە دەڵێ ئەو ئەرکی وەزارەتی پێشمەرگە بوو کەواتە قورئان چونکە کتێبێکی گشتگیرە دەبێ ئاوا جیا بکرێتەوە لەوێ باسی وەزارەتی جەنگە بەڵێ تاکێکی موسڵمانی فەقیری ئومی کە نەخواند بیتن چەوە vê تێبگەهیتن ئەوە ئەرکی زانایانە کردویانە زانایان بەڵام ئێستا زانایان کەمتر ئەو بابەتە دەخوێنەوە جا مەبەستم ئەوە بوو هەر کەس دەڵێن ڕاحیم بێ مەرحوم دەبێ زانایانی کورد ئەم قسەیان کردووە ڕاحیم و مەرحوم یعنی ئەو کەسەی کە ڕەحم دەکات ئەو کەسەش کە ڕەحم پێکراوە یعنی هەر کاتێک تۆ ئێمە ئێستا خوددا بەم شێوەیە کە خوددا فەرمووی یعنی بێز ئاەتەکە زۆر ساکار دیارە بەڵام زۆر قوڵە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یعنی ئەم ئینسانە بێت تەماشا بکات ڕەحمی بۆ هەموو مرۆڤایەتی هەبێ لەبەر ئەوەی خوددا فەرمووی محەممەد ڕەحمەتە بۆ هەموو مرۆڤایەتی نەکتنی مرۆڤاتی بەلکو هەموو عالەمێن دیتر بەڵێ یعنی هەمووی وما من دابة في الأرض إلا أمم أمثالكم وڕەحمەتی وەسیعەت كل شيء هەر کاتوانە بووین دەبێت گومان بکەین لە ئەوەی کە ئێمە دوای پێغەمبەر کەوتوین درودی خوای لەسەر لەبەرەوە ڕەحمەت بۆیە گوتم گەورەترە لە قانون ڕەحمەت حاڵەتێکە ئینسان وەکو جلوبەرگ لەبەری دەکا چۆن ئینسان بەبێ جلوبەرگ ناچێتە دەر ئەم جلوبەرگەی لە ماڵبی لە دەرێ بێ شتێکت لەبەرە چۆن خوددا دەفەرمێ یعنی ڕەحمەت وەکو حوب وایە ڕەحمەت و حوب ڕەحمەت میهرەبانی و خۆشەویستی دووشتن وەکو جلوبەرگ ئینسان دەیپۆشێ ناتوانێت لێی دەرچێ لە بەمانەی چیە خوددا بە موسا دەفەرمێ وەئەلقەیت عەلەیکە مەحەبەتە منی یعنی بەمانە خۆشەویستی خوددا بۆ موسا چۆنە کە وەکو کراسێکە کردومە بەبەرتە یعنی کراسی خۆشەویستی هەر کەس گوتی من دوای محەممەد کەوتم درودی خوای لەسەر هەر کەس ئیمانی بە محەممەد بوو دەبێت کراسی مەحەبەتی لەبەر کرابێ دەبێت کراسی ڕەحمەتی لەبەر کرابێ ئەگەر ئەڵێ باشە ئەخرەوە دوژمنی خوایە ها قسێ دەڵێەوە خۆخوا ناناسێ ئەوە فڵانە کەس کوفر دەکە دەڵێن ئەو ئینسانی کە تۆ دەڵێ کوفر دەکا ئەوە دەکا ئەمە پێت وایە ئەمە دروستکراوی خوددا نییە دەڵێ نەخێر هەر دروستکراوی خوددایە ئەم دروستکراوی خوددایش هەر ڕوحی خودای تۆ تێدا نییە بە کەواتە ئێمە دەبێت چی بکەین بۆ ئەم کەسەی کە خۆی بە دوژمنی خوددا ناساندووە پێغەمبەر فەرمووی ئەن تەمنعه من الظلم کەواتە ئەو کەسەی کە بە ئاشکراییش دژایەتی خوددا دەکا منی باوەڕدار بە خودای خاوەن مەحەبەت و ڕەحمەت دەبێت لە خەمی ئەوەدا بم ئەم برا ئینسانیم بهێنمەوە سەر ڕێگەی مەحەبەت هەوڵی لەگەڵا بدەم نەک حەز بکەم بینێرم بۆ دۆزەخ بەڵێ ئەم وەکو ملەتی کورد مامۆستا مە سەرمایەکی زۆر مەزن هەیە کە زانا و عارفین کوردن کەوان شین دەست هەیە زۆربەی بواراندا ئەدوی بوارێن نەها ئەم بەحث کەین کە بەحسا ڕەحمەت و دلوبانیا ئیسلامت کەین کە یا گشتگیرە وان چ ئاختنێک هەبووە سەبارەت بێ ڕەحمەت و دلوبانی ئێمە چۆن خەڵک هەیە ئەڵێ براند هەیە براند و مارکە یعنی براندی کوردی ئیسلامی کوردیە چۆن یعنی ئەم حاڵەتی کە ئێمە زۆر ئەوی شتێکی ساکارە بەس ئەبێ زۆر بە قوڵی دیراسە بکرێ ینی ئیشی لەسەر بکرێ بزانە کاتێک کە سێرەکەی لە دوای ئادەم ینی یەکەم پێغەمبەرێک کە دەست بە دەعوە دەکا و دەعوە دەکا و بانگەواز دەکا بۆ دینی خوددا و یەکتاپەرستی نوحە وانە نوح لە نێو قەومێکدایە بە پێی جوگرافیا ئەکەوێتە بڵێن باشووری ئێستای عێراق سۆمەر ئەو ناوچانە یعنی ئەو هەموو هەوڵەی بە 950 ساڵ بەو تەمەنەی نوح دەیگا لەگەڵ ئەو قەومەیە چییە؟ ئەگاتە ڕادەیەک کە خوددا وەحی بۆ دەنێرێ وەئوحیە ئیلا نوح وەحیمان بۆ نوح نارد ئەنەه لن يؤمن من قومك إلا من قد آمن ئەنکو بێ ئومێد کرد یعنی تا لەوە زیاتر کەسی تر بۆ تۆ نایە ئەو کات چ دەکە
خدا دەفەرمێ سەفینەیە دروستکە ئەو کەسانەی کەوە باوەڕدارن و بڕوایان بە تۆ هێناوە بیان بە شوێنێکی دیکە وەستەوەت على جودی کە وەستەوەت على الجودی نوح چی بە ئەو قەومە گوت کە بەجێیانی هێشت و ژێر ئاوە کەوتن ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا أو تورة شو توري جنيني بلا نوسكي دايكا إنسان شوك وعي شوك دري كإنسان أطوار أربعة وتنوع دروز دبي كواتل لم آيات تيدا جاي لقسكي نوح تيدا جاي نوح شيء لقال أو قومي كجير أو كوتن شيبو بجي هشتن أوبك ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا وقار لقال أطوار كواتل التنوع بون بو هموانو خمي هموان خواردن بأطواري بشري جوازوا أو وقارة أو الرزدانان بو خدا رزدانان بو خداو هيش نوي وقار بو ذاتي خدا أويكا تنوع قبول بكي كأوان قبول يناكر كواتا خدا نوحينات بو شوين واستود على الجودي براندي إيما ئیسلامی ئێستەی ئێمەش لە نوحەوە هەتاوەکو ئێستاکە هەر ناوچەکەی ئێمەیە براندی پێکەوە ژیانی وەرگرتووە ناوچەکەی ئێمەیە لە خەمی خەریکە بڵێم ئەوەندەی لە خەمی خەڵکی ترین ئەوەندە لە خەمی خۆشمان نین یعنی ئەمە چییە ئەمە حاڵەتێکە کە بەڕاستی لە نێو کوردە ئەمە بۆ ئەهبط بسەلام منا وبەرەکات عەلەیک وعلى ممن معك کەواتە لەگەڵ نوحدا ئەو ممن معك چی لەگەڵ خۆی داهێناوە لەم تەنەوع و لەم جیاوازیە هەموو لە جوودی دابەزان هەتا ئەم ساتە وەختەش ئێستا بۆت باسەکەم ئەم تەنەوعە ئەم ئیسلامەی کە ڕەحمەتە بۆ خەڵکو بە ناوی دینەوە زیان لە خەڵک نەدا ئیسلامی کوردیە بزانە لەوێەوە ئیتر تەسەوری ئەم ناوچەیە بکە و لانکەی دووەمی مرۆڤایەتی ئێرەیە لانکەی دووە ئەو قەومەی ژێر ئاو کەوتن ما لكم لا ترجون لله وقارا قوسك بدا من وقبل سردمي نوح عليه السلام وقت اف غرقت درست بوي اريتوي سردمي دا كير الدنيا همو هات يكشف كرن ك خلقك هبو رنگ نوح هرنا ناصبيتن وهمو بيك وهاتنا غرق كرن اوجي ديساناج تجير برسيارك الرحمه شويه او برسيارك هنا شلون على هلاك هي خلق وازانه طوفاني نوح حمود دنيا قرتوتو طوفاني نوح حمود دنيا نقرتوتو هروها توتا استا هلاك اللي طوفاني نوح مقطعيه لو ناوچەیە کە خۆی تێدا بووە کە ئێستا تەقدیرەکرێ بە باشووری عێراق کەڵێن سۆمەریەکان لەوێ شۆهاتۆتەوە جوودی یعنی ئەم ناوچەیە زیاتر نەبووە هەموو دنیا هەمووی داپۆشرێ بە ئەو ناوچەی ئەو بووە لەبەرەوە کە خدا دەفەرمێ ما لكم لا ترجون لله نوح پێیان دەڵێ ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا کەواتە ئەم شوێنەی ئێمە ئەم جوودیە وقاری بۆ خدا هێشتوێتەوە بەوەی چی بەوەی کە ئەتوار قبول دەکات وقار چرا منطقت مەبەست بەمانای ڕێزگرتن لە ئیرادەی خدا ڕێزگرتن لە ئیرادەی خوداش ئەم ئەتوارە بەشەریە ئەم هەموو جیاوازیەکەوە ئێمە قبولمانە بزانە ئێستا کێشەیەکێ لە نێوان فەڵەستینیەکان و بڵێ عالەمی ئیسلامی و ئیسرائیل بزانە سەلاحەدینی ئەیوبی ڕەحمەت بێ ئەو دەوڵەتەی کە دروست کرد لە 1970 کە تاوەکو 1250 نزیکەی 79 ساڵ 80 ساڵ دەوڵەتی ئەیوبی وتم قودسی وەرگرتەوە لەکێ لە خاچ هەڵگرەکان وانە ڕازی نەبوو بیکا بە پایتەختی خۆی بۆ گوتی ئێرە لە ئەڵلقەی پێشوو باسمان کرد ئێرە شاری ئاینیە ئێرە شوێنی جووە قودس بۆ جووشە و بۆ موسڵمانیشە و بۆ مەسیحەکانیش ئەو دابشکردنی کرد ئەو یەکە باسم کرد کەنیسەی قیامەی دابەوان بە مەسیحەکان حائەتی مەبکا و هەیکەلی سولەیمانەکەی شوێنی عیبادەتی جووەکانە مەسجیدی ئەقساش هی مسلمانەکان مەبەستم چی بوو ئەمە بۆچی ئەیکا ئەمەیە ئەمە تێگەشتنی کوردە کە مەکە ناکەی بە عاسیمە چونکە دینە قودسیش نابێ بکەی بە عاسیمە کە دینە ئەم حاڵەتە ئێستا کە بزانە جیهان هەبوو چۆن تێکچووە چونکە لەمە تێناگەن یعنی حتا نەتەنیاهۆ بە پێچەوانەی جووەکانی تر دەیەوێ بیکە بە شوێنی یەک دین کە زانە جووەکانش قبوڵیان نییە دەڵێن ئەمە هەڵەیە مەبەستم چی بوو پێشی ئەوانە قسەیە بکەن سەلاحەدین ئەمەی کورە وەرە بۆ شتێکی دی یعنی چۆن خدا فەرمی وەڕەحمەتی وەسیعەت كل شەی ئێمە دەوڵەتێکمان هەبووە کورد بە ناوی دەوڵەتی دۆستەکی ئێمە ئەو کاتە ئەمارەت و شت بووە مڵک بووە ناویشی دەوڵەت بووە دەوڵەتی دۆستەکی لە ساڵی 1982 زاینی هەتاوەکو 1986 زاینی یعنی 104 ساڵ تەمەنی بووە سەدەیەک زیاتر 1982 زاینی تا 1986 زاینی چێ ئەمە بووە مەلیکەکە نەسر الدەولە ئەحمەد
ابن دۆستەک بەڵێ بۆی ناوێنناوە دەوڵەتی دۆستەکی ئەم دەوڵەتی دۆستەکیە لەم 104 ساڵەیە لە ماردینەوە لە دیاربەکرەوە لە موشەوە لە سێرتەوە ئیتر وەرە خوارەوە لەوانەوە هەتا ئەگەیتە ئەم ناوچەی ئێمە موسڵیشی لەسەر بووە ئەمە هەموو دەوڵەتی دۆستەکی بووە لە سەردەمی ئەودا ئەم عادەتە هاتە ئارە کە گوتی لە زستاندا تەیر و باڵندەکان شتێک نییە بیخۆن چونکە بەفر ئەم ناوچەی داپۆشیوە دێن بەرەو شارەکان کە دێن بەرەو شارەکان خەڵک ڕاویانەکە بچن کۆگاکانی دەوڵەتی دۆستەکی بکەنەوە ئەحمەدی کوڕی دۆستەک هەموو کۆگاکان بکەنەوە گەنم و جۆ فڕێبن لە نێو ئەو چۆڵەوانیانە بۆ ئەوەی کە بەمە بزانە پێشی چەند پێشی لە 1970 حسابی کە بۆێر یعنی نزیکەی 1938 ساڵ لەمەوبەر کورد لە چوارچێوەی دەوڵەتەکەی خۆی دەغڵودانی بۆ باڵندەکان داناوە وەرەوە جارێکی تر بۆ ئێستای کوردستان ئێستش خەڵک ئەمە قسەی ناوێت چونکە ئێستا دەیبینین یعنی خەڵک بڕای هەیە یەک زمان فەرزەکە لە تورکیا خەڵک یەک زمان فەرزەکە لە ئێران زمانی فەرمی ئەوە یاسای ژمارە 6 ساڵی 2014 لە هەرێمی کوردستان 5 زمانی بە فەرمی ناساندووە ئەوە یاسای پێکاتەکان یاسای ژمارە 5 ساڵی 2015 هەشت ئاینی لە کوردستانە بە فەرمیێسە ئەمە وەقارە ئەمەیە بریتە لەو ئەتوارەی کە باسم کردجا لەبەرەوە تێگەشتنی کوردانە بۆ ئاین و چۆن دەڵێ ڤێرژنی ئیسلامی کوردی ئەوەیە کە قەومی غەرق بوو نەیان کرد لە جوودیە ئێمە ئەمە براندی ئێمەیە ئەمە براندیە شتێکمان نەبێ بە دنیای بڵین ئەم تێگەشتنە کوردانی خۆمانمان هەیە کە بە دنیای بڵین ئیسلامی کوردی ئیسلامی ڕەحمەتە بۆ هەمووان دەستخۆش دەسێتت خوش مامۆستای بەڕێز مەدوێتم بچینێت ناو شارین کوردستانیشیدا و بزانین وان بەڕێزانە ئاماژەدا چ تشت سەبارەت ئەف بابەتێمە بەحەسکەری کە ئاین ڕەحمەت و دولوڤانیە بۆ هەموو مرۆڤاتیە بفەرمون بینەر خۆی لە ڕاستیە دینی ئیسلام دینێکی زۆر جوانە بەرنامە و پەیڕەوی زۆر جوانە بەڵام دیارە کۆمەڵە خەڵکانێک دروست بوون ناشرینی دەکەن ئەو خەڵکانی لەبەر مەساڵحی شەخسی تایبەتیە ئەگەر دینی ئیسلام وەک خۆی جێبەجێ بکرێ بڕوا بکە ژیانێکی زۆر ئاسوودە و خۆش بەسەر دەبێت دیتنا من سێ خاڵە سەرەکینە خاڵەیەکی چکە ئەم پێگیری پڕینمایت ئاینی ناکەین ji heyek dîf aynê xwe xala duê çunke em wisa sehtkên evit herekatê tundraw bigire ji Daişê bigire Qaîdê bigire û heta dîmayekê eve jî ey bûne eger ku em ku ayn pêr çavet xelkî neşîrîn bibîtin xala sê def min ya xira girîngtir ye هم وصل كاين عينك وبس عين عبادته نخير عين دو جزء وجزء مصري يعني عبادته وروشته وجزء مصري روشته. تسن عينك وسنة توجه للسجان بيش تمروف رز لمنته ورز لم عينك بقري سونك قري مروفاتي أبيتو مروفاتي بسلميني لا برامبر أو كسانك لسهر دينك لسهرنا لا هنتويكن. أف عينه بمروفا هادي بخدمة مروفا بلا مروف شوانا جوان كد في عيني دمی تا پیزانی سری آینه خونه بن دمی تو آینه اف آینه هات بو مرامت خود کسوکی رنگ اندک جرا پارتین سیاسی جی دین استقلال کردن آینه تا استقلال کردن بو سرنجا برانبری خدا کشن وکی دیجی دوید تر وقتی ترز بو آینه برانبری خونه بده چاوی رز بوده بێگومان ئاین جوانە یەکێکە لەو شتانەی کە بۆ ڕەبتی ئینسانەکان لە بینی ئینسانەکان و خوای گەورە بەڵام مرۆڤەکان بێگومان دەستیان هەیە لە ناشرینکردنی ئاینەکان و کاتی کە مرۆڤ بەناوی خواوە کۆمەڵێک پەیام ئەداوە کۆمەڵێک قساکات کە ئەسڵەن ڕەبتی بە پەیامە ئاینیەکانەوە نییە و کاتە مرۆڤە بێ بە کاینێک بۆ ناشرینکردنی ئاینەکان لە جیاتیەوەی کە ئاین وەکو پەیامە جوانەکەی خۆی بگەێنێت چ پێ نەوێتن هەر پەیامێک ئاسمانی دەما بۆ مرۆڤایەتیە هاتی هەر سەردەمێکی جودادا جوانیەکی یادایەوی سەردەمی و بۆ بەرژەوەندیە پڕێڤەبرنا وی سەردەمی بووە ژلای مرۆڤایەتیەوە لێ دەما ئەف ئاینە بوو بەرژەوەندیین بەرتەسک دێنە بکارینان وی دەمی دەبینی ئاینی پەیامەکە نەجوانژێ دەردەکەویتن لێ ئەگەرێ سەرەکی نەک ئاینە بەلکو دەبیتن بە چاوانیە بکارینانەوەی ئاینی بیتن بوێ مەرەما وی لایەنیوان وی کەسایەتی هەی بۆ جەهینان ئارمانجین خۆ
هەر بژین دەستت وەت خۆش بۆ بەشداریە هەوا زۆر سپاس بۆ سەرنجێن هەوا خنێتەوە هەموو جوان و جێ خودداون مامۆستای بەڕێز ئەگەر ئەف پرسیارە پڕێژەکە زۆرتر ژی بهێتەکردن ئەتناوە کوردستانê یان هەموو جیهانا ئیسلامی بژی ئیسلام ڕەحمەت و دلوڤانیە بێگومان بەرسڤاوی ئەرەیە کو ئیسلام ڕەحمەت و دلوڤانی ئەvە وەک دروشم مانشێتێکی زۆر جوانە بەڵام ئەف مانشێتە و ئەف دروشمە دێ چەوە هێتت پراکتیزەکردنێ و کریارکردنێدا و کریارên me jî ciwan bin nek tinê axiftin bibêjin. بەڵێ ئەگەر مادەم پێغەمبەر درودی خوای لەسەر خوددا بە وشەیەک وەسفی کرد کە ڕەحمەتە یعنی ئەوە شیکردنەوەی زۆری ئەوێ کەواتە ڕەحمەت ئێستا بۆچی وەکوڵێ لە ئاینیش خەریکە دادەماڵدرێت و دوور دەخرێتەوە لەبەرەوەی لە بوارەکانی دیکەی ژیانیش فشارێکی دروست کردووە لەوێش دوور خراوەتەوە تەماشای سیاست کە سیاست لەم دنیایی کە تۆ دەیبینی قەی نازانیمان سیاست زانستە بەس ئەم سیاسەتە کاتێک کە پیادە دەکرێت یاسای نێودەوڵەتی هەیە و چۆن دەڵێ سیاسەتی نێودەوڵەتی هەیە ڕەحمەتی لێ داماڵدراوە کەواتە ئەمە فشارێکی وا دروست دەکا بەڕاستی ئینسانەکان لە ئینسانیەتی خۆشیان ڕەتفعل دروست دەبێت من نمونەیە کە خوددا ئەم ئینسانی ناردە سەر ڕووی ئەم زەویە وەستەعمەڕەکم فیها ئاوەدانی کەنەوە ئێستا دەبێت تەماشای ئەوە بکەین من نا ئەوانەی کە لە بواری سیاست کارەکەن دەبێت چەمکی ڕەحمەت تێکەڵ بە سیاست بکەنەوە چەمکی ڕەحمەت تێکەڵ بە سیاست بکەنەوە ئەرێ ئەم دەوڵەتانە بۆ 1993 دەوڵەتە وانە خۆ لە ئەنجامی ڕەحمەتە دەوڵەت سنووری بۆ نەچێشراوە لە ئەنجامی حربا چێشراوە جەنگی یەکەمی جیهان تەواو دەبێ ئەمەندە دەوڵەتە دروست بوون کەواتە بەچی ئەم سنوورە چێشرا بە جەنگ و بە شەڕ و بە خوێن ڕشتن و بە ماڵوێرانکردنی خەڵک ئەم سنوورە چێشراوە دوو جەنگی دووەمی جیهاندێ سنووری دی کۆمەڵە جەنگێکی وردە کۆی کەیتەوە هەموو جەنگی جیهانی سێمەکە کۆمەڵی وڵاتی تر دروست بووە باشە ئەم یاسایە وەختی دێت و یاسای نێودەوڵەتی کەواتە جەنگ بڕیاریدا ئەمە دروستکە باشە چێ بڕیاریدا 5 دەوڵەت ڤیتۆیان هەبێ ڤیتۆ زانیمانێ چیە یعنی بە مانایەک لە ماناکان ئەو پەڕی بێ ڕەحمیە ئەو پەڕی بێ ڕەحمی یعنی یەکێک ئێوێ ناوچەیەکی ئارام بۆ شوێنە دروستکە ئەو برادرە لە بەرژەوەندی نییە ڤیتۆ بەکاردێنێ کە ڤیتۆی بەکارێنە ئیدی خەمی ئەوەی نییە چەند هزار کەس ئەکەونە نێو ناوچەیەکی شەڕەوە چەند کەس ماڵی وێران دەبێ چەند کەس وەکو ئەو ناوچانەی گرێسپی و چەند ئەو ناوچانەی کە سەریکانی و هەموو ئەمانە بە ماڵ و بە خانوەکانێنەوەکەونە دەستی خەڵکی دیکە ئەمە چییە ئەمە مانای وایە ڕەحمەت لە سیاست بوونی نەماوە بەداخەوە لە لای سیاسەتی دەوڵەتە ئیسلامیەکانیش ڕەحمەت نەماوە جەبزانە جەنگی دووەمی جیهان تەواو بوو چیت هات ئەم UN دروست بوو جەنگی یەکەمی جیهان تەواو بوو عوسبەت الئومەم دروست بوو ئەو کاتە بزانە ئێستا من و ئەحمەد موختار بەگی جاف نفسی خەممان هەبووە ئەحمەد موختار بەگی جاف بە ڕەحمەت بێ ئەو کاتی کە عوسبەت الئومەم دروست دەبێ شعرەکە چ دەڵێ من لە متەوەستا لە ناوەندی خوێندووە دەڵێ دێتە جۆم دەنجێ بە سۆز و شیوەن و گریانەوە ناڵینی دڵمە لە حەسرەت خاچی کوردستانەوە ئەم قەرارەی عوسبەیە وا خەڵکەڵێن بۆ کورد دەبێ هەر قسەی ڕوتە و قسەش ناچێتە نێو گیرفانەوە باش نییە ئەمە کەی وتراوە ئەمە لە دوای جەنگی یەکەمی جیهان وانە لە دوای ئێستا ئێمە ڕیفرەندۆممان کرد ئەو هەموو خەڵکە دەنگەدا بۆ سربەخۆیی و بۆ ڕیفرەندۆم قبولی ناکە چ ئەو کات قبولی نەکرد عوسبەت الئومەم بۆ ئێمە هیچی نەکرد ئێستا هیچیان نەکرد کەواتە ئێمە بزانە بەلای کەمەوە ئەوە 100 ساڵ ئەڕوا ئەمە ڕەحمەت دەچوێ بۆ فلان ئەبێ بۆ فلان نابێ بەلێ ڕەنگە تا ڕادەیەکی باش ئەف چەندە جانەبێت ئاماژە پێداش ڕووی سیاسی کە ڕەحمەت داماڵیە و نەمایە تا ڕادەیەکی نۆرمال بیتن چونکە مرۆڤن ئەف تشتە داڕشتیە بەڵام ئەکەش ڕووی دینی تەماشای vê مەسەلە بکەین چەند حرکات و گروپ و دەست و دارێ سڵتەکە ئیسلامی جی هات بیتن ئەف وڵاتین ئیسلامی جی هەر هەموو وەک دینجی هەر نەشیا ڕەحمەت هەبیتن ئەرێ ئەوە چ دگەهێنیتن من جوام گوت کە کاتی خۆی گوتم بابەتێکم نووسیم ئەزهەر تۆش ئەوە قەولێکە لە سیاست شابەکاری دێنن یعنی ئەزهەر بڕوای بە ئێمە نەکرد ئەزهەر اعترافی بە ئێمە نەکرد تر کە پەیمانگەشمان لێرە بۆ کردوتەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەبێ لە پێشە لەوانە گلەی بکەین مەبەستمان ئەوەمان بڕاندوتەوە یعنی کە ئەو کەسەی کە چۆن دەڵێ ئەڵێ لەرێکا کە ئەم کوردستانە ئێستا ئەوە دابشکراوە ڕەحمەت لە کوێیەتی ئەم گەلە 5 میلیۆنیە 4 باش بوو ڕەحمەت ئەمە کوێ ڕەحمەتە لەم سیاسەتە نییە ڕەحمەت وا نابێ وانە کەچی بەریتانیا زۆر بە ئاسانی بۆ خۆی دوای 47 ساڵ لە یەکێتی ئەوروپا دەرەچێ دێت ئەڕوا بە ئاسانی خەڵک لە شوێنی تر بڕیارەدەن لای ئێمە نادرێ جا مەبەستم لە ڕووی ئابووری
خدا دەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما قيام يعني خوا الحي القيوم دنیا بە خوداوە ڕاگیراوە پارەش قیامە خدا دەفەرمێ ماڵ سامان سەروەت ئەموالەکم یعنی ئەم سامانە لە کۆی گشتی سەرتاسەری دنیا هی هەر هەمووانە بەس بۆ ئەوها دابەشە بێ بۆ لە 180 پارەی دنیا لای 120 دنیا بێ بۆچی لە 120 پارەی دنیا لای لە 180 هەموو دنیا بێ دنیا باسەکەم جاران دنیا شەرق و غەرب بوو ئێستا شیمال و جنوبە ئێستا بریتە لە باکوورێکی دەوڵەمەند لە باشوورێکی فەوتاوی هەژار ئەمە چی دروستەکە ئەمە کوا ڕەحمەت لە ئیقتصاد کوا ڕەحمەت لە ژینگە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس خو ئەمریکا و سین گەورەترین دوو پیسکاری ژینگەی جیهانن بۆ واز ناهێنن لەبەر ئەوەی کۆمپانیا و کارگەکان دەبێت هێزی و بەهێزیە شلایەنی اقتصادی بۆیە چەندێ ناگەڕێتەوە کە پلانێ کێ مەحکەمتر و باشتر بن ئەو دێ بسەرکەویتن بەڵام نەگاتە حەدی قەسوەت بۆیە کاتی خۆی لە ساڵی 1972 لە ستۆکۆڵم کە یەکەم کۆنگرەی ژینگە کرا و UNEP بۆ ژینگە دامەزرا گوتیان ئێمە چەندین ساڵە لە نێوان ئەوەی کە پێی دەگوترێ ئابووری و گەشە پێدان اقتصاد و تەنمیە یعنی ئێمە چیمان کردووە بە بەردەوامی لە خەمی ئەوەدا بووینە کە اقتصادمان بەهێز بێ ئەی گەشتە ئەوەی ئەم اقتصادە دنیا بخاتە ئەوەی کە هەوامان لێ پیسکا و ژینگەمان لێ پیسکا و گلۆبال وەرمینگمان بۆ دروست کات و ئەم هەموو ڤایرۆسەمان بۆ دروستکە هەر قبوڵمان بێ ئێخۆمە ئەم هەموو اقتصادەمان لەبەر ئینسان بوو ئەی ئەگەر گەشتە ڕادەی جەشع وانە ئەگاتە ڕادەیەک کە ئینسان برسیە آخر بزانێ جارێکی تر من لە متەوەستە شعرم لەبەر کردووە ئێستا نایەتەوە بیرم بەڵام معناکەیم لە بیرە گۆرانی شاعر لە شعرێکە کە لەبەرمان کرد معناکەی وا دێتەوە دەڵێ یعنی عیبە شوورەیە لە سەدەی بیستەمە ئینسانێک لە برسە سکی بگرێ باش نییە دەی ئەوە گۆران وەفاتی کرد ئێستا من ئەڵێم لە سەدەی 21 کۆڵبەری داما و لەسەر ئەو سنوورانە لە نێو بەفرا ڕق دەبێتەوە ڕەحمەت کوا لە اقتصادە ڕەحمەت کوا ینی لە لای دەوڵەتەکان وەکتۆتن لە لای دەوڵەتە ئیسلامیەکان جارێ اینجا دەوڵەتەکانی دیکەی دنیا وکە خوددا فەرمووی علم زانست خراپە زانست باشە بەس ئەبێ ئەم زانستە کە ئیشی لەسەرەکرێ احتیکار نەکرێ احتیکار دین ئەڵێ زانست کە ینی گەشتە پێشکەوتنێکی زانستی با بۆ هەمووتان بێ ئێکاکە زۆر چارەسەری زۆر دەرمان هەیە لە هەندێک وڵاتێکی دیکە دروستی بکە ناهێڵن ئەوە گرفتێکی گەورەیە مۆنۆپۆڵکردنی احتیکارکردنی هەڵەیە بۆیە ئەسێ ئاەت لە قورئاندا هەیە دەڵێن خوددا هەمیشە لە قورئان باسم کردە بەس دووبارەی دەکەمەوە دەفەرمێ لە یەک شوێن خوددا دەفەرمێ وهو الرحیم الغەفور چونکە ئاەتەکە سوورەتەکە کە دەست پێ دەکات دەفەرمێ خوا لە قورئاندا لە ئاەتەکە يعلم ما يلج في الأرض وما يخرج منها چونکە ئەڵێ خوددا بە يعلم و بە علمی خۆی دەستی پێ کرد وتی وهو الرحیم الغەفور نەیوت غەفور و ڕەحیم ڕەحیمی هێنایە لای علم بۆیە موسا دەگەڕێ بە دوای کەسێکە علمی پێ بە دوای عەبدە ساڵحەکە دەگەڕێ بۆ علم بەس خوددا دەفەرمێ فوجدا عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا لپێشان ڕەحمەت اینجا وعلمناه من لدنا علما علمی ئەم سەردەما دەوڵەتەکان لەلایەنە بەڵام نەبووە بە مایەی ڕەحمەت بۆ هەمومان ئەو علمە ئەتوانن ئێستاکە بە شێوازێک لە شێوازەکان ئەو علمە احتیکار نەکرێ بۆ باکووری دەوڵەمەند ئەم سێ کیشوەرەی خوارەوە ئاسیای خوار و ئەو چۆن دەڵێ ئەفریقیا و ئەمریکای جنوبی و ئەم خەڵکە بەلێ تو نابینی هەر تشتێکی بهێتە داهێنان دوو ڕۆهەنە ڕۆیەکی سلبی و ڕۆیکی ئیجابی ئانک و دوو دەرهاویشتە هەنە دەرهاویشتێکی ئەرینی و دەرهاویشتێکی نەرینی ئەوەژی دەرهاویشتێک سلبینە دین بۆ ئەوە هاتووە کەواتە خوددا ڕێگەی پێداین ئێمە ئازادین بۆ خۆمان چی ئەەکەین پێشەکەوین ئابووری لەمانە ئەلەوێ قسەیەکەیە بۆیە قورئان نەچووە باسی سیستەمی حکومداری بکە فەرمان ڕەوایی وڵات چۆن بەڕێوە ئەبرێ نەیکردووە ئەوە ئینسان بە عەقڵی خۆی ئەیدۆزێتەوە نەچووە باسی ئەو تەفاسیلە بکە کە تۆ باست کرد هاتووە باسی ئەم ڕەحمەت و هیدایەتە ئەکە دەڵێ ئێوە بە عەقڵ و بە هەموو شتێک ئەتوانن پێشکەون بەڵام ڕەحمەت تێکەڵی ئەم مەسەلەیە بکەن چاوتان ئاگاتان لێبێ ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە ینی عارفانی ئێمە زۆر ئیشیان لەسەر کردووە مەولانەی ڕۆمی چەند گەورەیە خەڵک ناساندی بە دنیا بەس مەولەوی تاوگۆزی ئێمە پێم وایە لە ئاستی ئەوە ئەگەر زیاتریش نەوێ بەڵام غەدری لێکرا یعنی خەڵکی خۆمان مەولەویان بە خەڵک نەناسان مەولەوی بەمە ئەم مەسەلەی ناو دەنێ بە نیگای ئیلتیفات دەڵێ ئەم سەردەمە یەکێک لە گرفتەکان چییە نیگای ئیلتیفات گۆشەی چەم کەمن تۆ بە دوو چاو ئەوە تەماشای شوێنێک دەکەی ئیشت بەو شوێنەیە وایە
بەڵام لێرەوە مناڵێک لێرەوە کەسێکت خۆشەویستێکرد لە تەنیشتەوەیە ئەبێ ئیشەکەشت بکەیت و چاوێکیشت لەو بێ نیگای ئیلتیفات ئەم گۆشەی چاوەیە نیگای ئیلتیفات گۆشەی چەم کەمن بەم گۆشە چاوە نیگایەکی ئیلتیفاتت هەبێ بۆ ئەمەی تەنیشتیشت هەندێک دایک وایە زۆربەی کات دایک لەسەر ئیشەکەی خۆیەتی چاوێکی لەسەر مناڵەکەیەتی سیاسەتمەداری ئێستا لە وڵاتی خۆمان لە ئەوروپا لە ئەمریکا ئەبێ ئەم گۆشە نیگایی هەبێ ئەبێ ئەم نیگای ئیلتیفاتەی گۆشەی چاوی هەبێ بڕوانێت تاوەکو ڕەحمەتی بۆ دروست بێ هەر تەنها چاود لەوە نەبێت چەند قازانجەکەی تەنها چاود لەوە نەبێ چی دەست دەکەوێ ئەم دنیاە وەکو گوتم لە ئەنجامی شەڕ و تەماحکاری سنووری بۆ کێشراوە خدا لە نێو ئەم ئەرزەیە کە پێی دەوترێ شەشی شوەرەکە بە چەند قات ڕزق و ڕۆزی هەمومانی داوە بەڵام وڵاتێک وەک فەڕەنسا ئاوا دەژێ وڵاتێکی دیکەش مادەم پێیگەهی ڕەحمەت و دلوڤانیە هەندە یەک گرنگ و مهم بیتن بۆ هەر مرۆڤێکێ و ئەم دەمە بەحسا دینی ژیت کەین بژنێ دین ڕەحمەت و دلوڤانیە و دین پەیوەستە رب العالمین بە بۆچی خودی تعالی وەک فیترەتێک اتناخی هەر مرۆڤێکێدا دروست نەتکرد کو مرۆڤ ئەپۆژدان و پڕەحم و دلوڤان بانە وەنەبلووە ئەخبارەکم ئەمەینێک ئەمە مەسئلە دینیەکان هەمووی مەسئلەی ئیختیباری ئیمانە مەسئلەی ئیختیباری ئیمانە ئەو ڕوحەی لە ذاتی مندایە و لە ذای تۆش هەیە لەلای ئەوی دیشەیە لەلای ئەوی دیکەش هەیە کەواتە ئەم پەروەردە ئیمانیە ئەم پەروەردە ئیمانی مامۆستا بەدیع زەمان وای ناودنێ مەسئلەیەکی یەکجار گرنگە بۆیە دێت خەریکە بڵێ ئەم سەردەمە تربیەتی ڕۆحی پێویستە لە ئەڵلقەی ترا گوتومە مرۆڤ خەریکی جەستەیە مرۆڤ لە بەردەمی ئاوێنە ئەوەستەیە خەریکی جەستەیە ئەم هەموو باسم کرد جارێک جوانکاری جەستە جوانکاری جەستە کە سبەی تاو دەبێت بەلەگەرنەها تەماشای ڕەوشە مرۆڤان بکەینێ بگشتی هەر هەموو تساقتن vê امتحانێدا نە هەر هەموو یعنی ڕێژێکا زۆر قسەکەت ڕاستە بۆیە خوددا تەماشاکە وشەی ئیسلام لە قورئاندا وەبزانم هەژدار هاتووە ئەگە تەماشای جەمیل و ئەوەش کوی هەژدار هاتووە خوددا دەفەرمێ ئارامگرتن بەس دەفەرمێ فەسەبڕ جەمیل ئارامگرتنیش ئەبێ جوان بێ ئەو وەکو برادران باسییان کرد بەشدار بووە بزانە خۆم نەتوانم لە تۆ بورم تۆ لە من ببووری بەڵام فەرمێ فەصفەحی الصەفح الجەمیل بزانە هەتا بێ لێبوردنەکانمان جەمیل بێ بن ژن و پیاوێک لێک جابن و نابێ نەعلێک تێبگرن لە محکەمە سەریحوهن سەراحەن جەمیلن ئەبێت جیابوونەوەی ژن و مێردێک جەمیل بێ بە جوانی بێ چۆن ئاهەنگەکەتان بە جوانی بوو جیابوونەوە کەشتان بە جوانی بێ ئەو کات خوددا فەرمووی لەگەڵ یەکێکی شاکە قسە ناکەی وەکو ئەم هەندێک برای مسلمان سەلام لە یەکتر ناکەن ئەڵەن جائز نییە سەلامی لێ بکەی ئەو مبتەدیعە خوددا دەفەرمێ ئەگەر هەجریش دەکەی وەهجورهم هەجرەن جەمیلە کاکە بە جوانی ئاوا مەکە خەڵک پێت بزانێ سەلامت لێ بکە جواب نەدەیتەوە خەڵکەڵەوە کابرای بۆ جوابی ئەوی نەدای بەڵام بەهانەوەن ئەو چەندەت بیشتن ئەف مرۆڤێک کە مبتەدع بیتن پێویستە تو کەرامەتی لێ نەگیری چونکو دەب خۆ دەبچیتەوە باشە زۆر کەس ئێستاکە لە دنیادا ڕەحمەتی خوا دابەش دەکەن وەکو تۆ لە پێشەکەیە گوتێت ڕەحمەتی خوا دابەش دەکەن دەڵێن ئەمە هەر بۆ ئێمە بۆ فڵان و فڵان نییە خدا ڕۆژی قیامەت وەڵامێکی بۆ ئەو کەسانە هەیە کە لە دنیا ڕەحمەتی خدایان دابەش کردووە ئەو وەڵام بریتیە چتشت ئەهؤلاء الذين أقسمتم لا ينالهم الله برحمة ادخلوا الجنة خدا دەفەرمێ بەو کەسانە وەرن ئێوە نەبوون دەتانگوت ئەم جۆرە کەسانە بە حیاتی ڕەحمەت أقسمتم هؤلاء الذين أقسمتم لا ينالهم الله برحمة ئێوە لە دنیا سوێنتان خواردگوتیان سوێن بەو خدای ئەمانە ڕەحمەتی خوا نابینن خدا فەرمی ئەوە ادخلوا الجنة بڕۆن ئێوە بۆ بەهشت ئەبینی ڕەحمەتی خدا ئەوهایە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەم هەموو دنیاە بە یەک ڕەحمەتی خدا دەجوڵێتەوە ئین لله 100 ڕەحمە 99 بۆ قیامەت هەڵگرتووە 99 ئەم دنیا گەورەیە لە ئەوڵی تا ئاخری بە یەک ڕەحمەتی خدا بجوڵێتەوە زۆریش بێ ئەگەر بەکاری بێنین 99 ڕەحمەت بۆ قیامەت ئەوە چێن ئەمانە دابەش دەکەن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی بەس خدا بناسە ڕەحم لە دڵ تا ببێ بزانە ئەفەرمێ لە بەنی ئیسرائیلدا ئافرەتێکی لەش فرۆش سەگێکی تینووی بینی نەیهێژ لە تینووە مردار بێتەوە چوو ئاویدا پێی خدا لێی خۆش بوو ئەمە قسەی پێغەمبەر نییە مەگەر ئەمە قسەی پێغەمبەر نییە فەرمووی فڵانە کەسێک دڕکوداڵی لە ڕێگەی خەڵکدا لادا بۆ ئەوەی ئەزیەتیان نەبێ خوا لێی خۆش بوو ئەوە حەدیث نییە خدا دەفەرمێ إذا أتيتني بقراب الأرض خطايا لا خلقنا ظلم لا خلق مكة جناهد بقدر جوي زوي كردبي غدر لخوت كردبي جناهد بنامبر بخوت كردبي ثم لقيتني لا تشرك بي شيئا
دوای شەریکت بۆ من پێیان نەکرد فقط غفرت لك لا أبالي مە چێن ئەمانەی کە ڕەحمەتی خوددا زۆر فراوە بله جنابێتت ئەختنی خوددا بەحساوی چەندی کرد کە ئەف نەبوونە ڕەحمەتێت ناوا وجدان و ناخی مرۆڤاندا ئەدڤەت گەرتەوە بۆ ئیمتیحان و اختیبارێ ئەت ناوا سیستەمێ فێربوون و پەروەردەیدا وەک دنیا کە ئەم تەماشە بکەین دەما پۆلێکێدا زۆرینا قوتابیان ساقط بوون ئەم ڤەتگەڕینەوە ئان بۆ خودی منهجی خەلەل هەنە ئان بۆ خودی مامۆستاکەی خەلەل هەنە بۆ ناحیە دینیژی هەر هەمان فکرە نییە ئێمە دڵنیا بووین لەوەی کەوا پەیامی خوددا ڕاستە بەڵێ دڵنیاش بووین لەوەی کە پێغەمبەر ڕاستە لە دوای ئەو چێ واریسی پێغەمبەرە هەمیشە دەڵێن العولەما وەرەثەة الأنبیاء کەواتە ئەرکی یەکەمی عولەما ئەوەیە کە چ بکەن ڕەحمەت بڵاوکەنەوە خەڵک فێری ئەو ڕەحمەتەی خوددا بکەن بڵێن ئەم خەڵکە هەمووی بە ڕەحمەتی خوددا دەژێ بەڵێ ئەم خەڵکە هەمووی لە سایه ڕەحمەتی خوددایە بەڵێ بەرجەستەکردنا ئەوێ ڕەحمەت و دلوڤانیە جانێتە بەحەستکەتن تنێ ئەب ئاخفتن و گوتار و دروشم تێتەکردن یانژی ئەب شێوازەکەدی تێتە بەرجەستەکردن یەکەم خاڵی ئەوەیە بوترێ بەڵام خاڵی پراکتیزەکردن لە هەمووی مهمترە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ یەکێک لە هۆکارەکانی کارنەکردنی نەسیحەتی ناسیح لە مەنسوح نەسیحەتی ئامۆژگاری کار لە ئامۆژگاری کراو چییە؟ بەڵێ بەس بە قسە پێی دەڵێ کە دێتە لات بە قسە پێی دەڵێ حەسوود مەبە ئەوە مەکە ئەوە مەکە ئەوە چییە؟ هەڵێ خۆ من بۆ قسە نەهاتوو مەگە بۆ قسە هاتبم لە ئینتەرنێت دەمخوێندەوە بە ئێستەم زەمانە وای لاتوە بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ خەڵکێک کە گرفتی هەبوو خەڵکێک کە دێتە لای تۆ بۆ ئەوە نەهاتووە لە لای تۆ قسەی بۆ بکەی بەڵێ هاتووە شانێکی ئەوێ لەسەری بگریە عەبدوڕەحمانی کوڕی عەوف گوتی یا ڕەسوڵڵا مناڵێکی 2 ساڵە وەفاتی کردو ناوی ئیبراهیمە بۆ دەگریەی تۆش وتی من وتومە شیوەن مەکەن من نەموتۆ مەگریێن دەبێ بگریەی لە ناخی ئێمەدا گریان هەیە لە ناخی ئێمەدا ڕەحمەت تەفریغ بکە کەواتە ئەم ئینسانی ئەم سەردەمە شانێکی ئەوێ لەسەری بگریە پێی مەڵێ با بگریە با ناخی خۆی دەرکا با خەموشتەکانی خۆی بۆ تۆ بڵێ ئێستا لە ڕووی تەلەڤیزیۆن ئەوەندەت پێکرێ قسە بکەی بەڵام ئەگەر تۆ بە عەمەلی بیتە لای من گرفتم بۆ باسکەی ئاوا قسەت بۆ ناکەم بەڵێ سەرتەخەمە سەر شانی خۆم ئەبێ لە خەمی گرفتەکەت بم بۆیە ئەڵێ كانت المرأة تأخذ بيد رسول الله إلى أقصى المدينة ئافرەتێکە هات مشکلی هەبوو دەستی پێغەمبەری دەگرت گرفتەکەم لەو سەری شارە لەگەڵی دەچوو کاتە بە عەمەلیکردن و پراکتیزەکردنی ئەوەیە بۆچی پێغەمبەران خوددا دەینێرێ لە نێو خەڵکدا بن مشریکەکانیش دایان گوتان پێغەمبەرە مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق پێغەمبەر ئیشی چێ بە بازار و نێو خەڵک زانای ئاینی کە واریسی پێغەمبەرە دەبێت لە بازار و لە نێو خەڵک و لە نێوەدا گرفت هەلکە ئێمە پێمانەکرێت لە تەلەڤیزیۆن و لە ئینتەرنێت و لە چۆ قسەیە بکەین بەڵام بە عەمەلی کە هات قسەی ناوێ خەڵک قسەی ناوێ خەڵک عەمەلی ئەوێ جا من قسەیەک دەڵێم بزانە تۆ لە نێو خۆمانە وەکو کورد تەبانین بەسەگە بچیتە وڵاتێکی هەندەران کوردێکە دەستکەوێ زۆر قەدری دەگری چونکە لەوێ هەرو کوردە ئەناسی لەو شارۆچکەیە بەس ئەو کوردە هەیە زۆر دڵت پێ ئەکرێتەوە وایە باشە لە ڕووی گۆی زەمی لەسەر ئەم زەمینە وانە لە دەرەوەی ئەم هەسارەیە تا ئێستا علم پێشکەوتە و دەگەڕێ ئینسانێکی ترمان دۆزیوەتەوە هەبێ ئینسانێکی ترمان نەدۆزیوەتەوە کەواتە چەند بە قەدرە ئەم ئینسانی کە ئێستاکە هەیە و یەکتر دەکوژن و قەدری یەک نازانن با بکەویتە شوێنێکەوە سجنی ئینفرادی بۆ ناخۆشە یەک ئینسانی ترت دەست ناکەوێت خواخواتە بتخەنە لای ئینسانێکی دی تا قسەی لەگەڵدا بکەی خدا ئینسانی ئینسان سروشتی خۆ کۆمەڵایەتیە کەواتە ئەمە هەموو لە چۆ دێ لە ڕەحمەتەوە دێ لە ڕەحمەتەوە دێ کە خوددا دەڵێ پەیوەندیم پێوە بکەن لە نوێژا قسەم لەگەڵا بکەن قسەت لەگەڵدا دەکەم دڵی خۆمان بۆ خوددا دەکەینەوە خوددا قسەمان لەگەڵدا دەکات ئەبێ ئەو جوێمان بگاتە ئاستی هەستیاری لە قسەکانی ئەف کەسن دیڕاستاتکەن سەر ڕۆیە سایکۆلۆجیا مرۆڤان ئەنکو ڕۆیە دەرونێ مرۆڤان vê axtinê dibêjin bêjinê Kurd wek gelê Kurd wek serûştê xwe kesekê dilnasik e û yê rehm û dilûvan e بەڵام ئەگەر سەیری وڵاتین ئیسلامی بکەی ئەب vî rengê ya berçav nîne erê ev rehmet û dilûvaniya Kurda hey eb rêjeyî vedgerteve بۆ xodê ayînî yan jî serûştê Kurdî vî rengê دەڵێن هەموو شلەیەک وەکو ئەو ئاوە ڕنگ و قەبارەی ئەو دەفرە ئەو شوێنە دەگرێت کە تێی دەچێ وایە مانەی وایە ئاینەکە هەر هەمان ئاینە ئەو قورئانی لای ئەو کوردە بووە ئەو قورئانی لای مەولەوی و مەحوی بووە کە نیگای التیفاتی پێداهێنا هەرو قورئانەیە لە لای با ناوی کەس نەبم لە لای فلان و فلانی ئەویش هەبووە بۆ ئەو هەر فقهی لێ دەرهێنا فقه
ئەوە نەکەی ئەوە وابکە ئەوە وابکە ئەوە وابێ بەرتەسکردنەوە ژیانی ژیان لە لای فقهی عەرەبی یا با بڵێم تێگەشتنی عەرەبی بۆ دین فقهە بکە و مەکە بکە و مەکە لە لای کورد چۆتە ڕوح لە لای کورد چۆتە ناخ لە لای کورد چۆ دەفری کوردی خۆی وایە طبیعەتی کوردی و سروشتی کوردی خۆی ئاوایە بۆیە مەحوی قسەیەکی جوانەکە ئەڵێ نەجاتی دا بە ڕەحمەت نەجاتی دا بە ڕەحمەت هەر کەس بەر نەزەر کەوت نەجاتی دا بە ڕەحمەت هەر کەس بەر نەزەر کەوت یعنی مەحوی پێمان دەڵێ ئەو کەسەی بە ڕەحمە ئەو کەسەی ڕەحمی هەیە بۆ مرۆڤایەتی بەگشتی وەک ئەوە وایە بەر نەزەری خوددا کەوت بێ یعنی چۆن یعنی زای چۆنە یعنی قەدیم باوکم و ئەوانەی قەدیم بوون باوکم مەلا سدیق بوو لە لای مەلا ڕەفیق لە ساڵی چلەکان فەقێ بوو مەلا ڕەفیقیش تەڵەبی مەلای گەورەی کۆیە بوو خۆ ڕەحم بە هەموو ڕەحم بە هەموویان بکە باوکم دەیگوت هەر شوێنێکی جوانت بینی هەر شوێنێکی بە ڕەحمت بینی هەر کەسێکی بە ڕەحمت بینی ئەوانە بەر نەزەری خوددا کەوتون خۆیان خصوصا بەر نەزەری خوددا لەبەر ئەوە بینی مەحوی ئەڵێ خوددا پێداوە خوددا پێداوە هەر کەس بەر نەزەر کەوت خوددا پێداوە هەر کەس بەر نەزەر کەوت لەوەشا دەفەرمێ نەجاتی دا بە ڕەحمەت هەر کەس بەرکەوت ئەوە نەزەر و ڕەحمەت کە ئەنەه ئێمە دەبێ وەکو گوتم براندەکەی خۆمان لە دەست نەدەین براندەکەی ئێمە چاو لە فلان و فلان نەکەین نەڵێن ئێران و تورکیا و فلان بۆچی ئاوان ئێمە جوابین نا ئەف براندەی خۆمان ئەوەی جانابێتە ئاماژە پێدا کە ئەم وەک گەلێک کورد خۆدان براندێکی زۆر مەزنین ئش ڕووی ڕەحمی کە ئاماژە پێدا چەند گرنگە ڕەنگ ڤەدەتن ئش ڕووی سیاسی یان کولسەر سیاسەتمەدارین مە سەرەدەریاوان ئەدگەل حکومڕانیەتی و دگەل ملەتی تا ڕادەیەکی باش ڕەنگی داوە تۆ بۆیە گوتم هەمیشە یاساکانی ئێمە کە دەرەچێت دیسکریمینیشن و تەمیز و هەڵاواردن و جیاکاریتیانە لە نێوان نەتەوەکان لە نێوان ئاینەکان لە نێوان گرنگ ئەوەیە ئێمە لە ڕووی ئەوەی کە ئەمە ئاینی خوددایە کە ئەمە ئیسلامە کە زانای ئاینی واریسی پێغەمبەرە ڕۆشنبیری ئاینی هەر کەسێکی دیکە دەبیری نەچێ ئاین جوانە نابێ ناشرینیکەین پێغەمبەرەکەمان یەک پێناسی هەیە ناوی محەممەد یەکسانە بە ڕەحمەت ئەوەی ڕەحمەتی زۆر بوو بۆ هەموو مرۆڤایەتی نزیکترە لە پێغەمبەر ئەوەی ڕەحمەتی کەم بوو دوورترە لە پێغەمبەر بەلێگەر ڕووی لوژیکی یان واقعی ئەم تەماشای ژیارە مرۆڤی موسڵمان بکەین ڕێژا دینداریە دەفوی چەند زۆر بیتن ڕەنگە ڕێژا ڕەحمەتی ژیل دەفوی هەند کێم بیتن ئەوە بوو چ تشتێک زەفریتەوە خراپ حاڵی بوون لە دین خراپ حاڵی بوون لە دین پێوەرێک هەیە پێوەری خودایی جایە لە پێوەری مرۆڤایەتی زۆر جا هەڵەیەک هەیە یعنی نمونەیەکە هێنەوە نمونونەکە بە نمونەی بەشەری دێنەوە دەڵێن ئەرە فلانە کەس تۆ لە حزوری فلانە کەسا بۆستی لەرز نادگرێ لە ترس و هەیبەتە ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەی بۆ لە حزوری خۆوانی ئاخر ئەڵێ من لەخوا ناترسم بەو معنایی کە لەو کەسەی تۆ بە منت گوت ئەو کەسە لێ ترسم من لە شێر دەترسم بەڵام لێ ڕادەکەم بەس من لە خوددا ناترسم بە معنای ئەو ترسە من بەرەو ڕووی دەرچم خوددا دەفەرمێ فەفیڕوا إلى الله بەڵێ هەڵبێن بەرەو لای خوددا باش یەکێک هەڵبێ بەرەو لای خوددا لێ دەترسێ نالێ ناترسێ لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بۆ هەموو مرۆڤایەتی چۆن پێغەمبەر یەکسانە بە ڕەحمەت ئەو گەلانەی ئەو نەتەوانەی ئەو قەوم و عەشیرەتانی کە پێغەمبەریان عەزیەت دەدا دوعای لێ ناکردن بەڵکو دوعای بۆ دەکردن دوعای هیدایەت و دوعای ڕەحمەت ئەو چ تشتە وەلمەکری ئەم وەک موسڵمان و ئەم خودای مەزن کە ڕەب العالەمینە ئەم تنێ بۆ خۆ قەلەم بدەین ئانکو تنێ خوب بکەینە مرۆڤێن وێ خەڵکێکی دیترژی دەربکەین ئەلوێ ڕەحمەت و دلوانیە هەڵەکە لەوێەوە دەست پێ دەکات ئێمە ئاینمان نەدەزانی نەدەناسی ئەگە پێغەمبەر نەیهێنایە بۆمان بەڵێ ئەم پێغەمبەرە کە خوددا فەرمی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یعنی چی هێنا بۆ ئێمە ڕەحمەت کەواتە پەیامبەر وانە چی بۆ ئێمە هێنا ڕەحمەت هێنەرە ڕەحمەت هێنەرە ئێستا خەڵکێک کە دەڵێ من پەیڕەوی کاری ئەو دەکەم خەریکە ببێتە چی ببێتە زەحمەت هێنەر ئەمەش عاریفانی کورد بەو نوقتەیە فەرقی ڕەحمەت و زەحمەتیان کردووە لە ڕووی فەلسەفیەوە کە یەک نوقتە لەسەر ڕەحمەت دانی ئەبێ بە زەحمەت جانە چەند بە ئاسانی ڕەحمەتە گۆڕێ بۆ زەحمەت بەڵام چەند زەحمەتیمان دەوێ و ماندووبوونمان دەوێت تا خاڵی سەر زەحمەت لا دەبین و ئاین بکەینەوە کەوتە ڕێکە ڤەدوزینە ڕەحمەتێ نەک زەحمەتێ چ تشتە زۆر کورتیژی بە کورتی ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من وێنەی من و نمونەی من چییە کە هاتوون بۆ نێو ئێوە خوددا نردومی وەک نمونەی کەسێکە ڕووناکیەکی هێنا بەڵام ئەو ڕووناکیە خەڵکێکی شەیە خەریکە وەکو پەپولەکان دەستە نێوی دەسووتێن من ئەو کەسم هەم ڕووناکیەکەم هێنا لە هەمان کاتیشدا بە دەستێک دەبێ ئەو پەپولانە کە ئێوەن دوور بخەمەوە
نەهێڵم بسووتێن لە نێو ئەو ڕووناکێدا دەستێتت خۆش ساخ و سەلامەت بی مامۆستای بەڕێز هەر ساغ بی ئینشاءالله بینەرین بەڕێز وی ئەوەی دێنێ دومایەوەی خەڵکێژی و زۆر سپاس بۆین بەڕێژی کە هینجی بەشدار بوون بینەریەدا هێویەمە مەشیا بیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وەین هێژا بکەین و دیسان هێویەمەش خدای مەزر ئەوە دلێن مە هەمیان تەژی ڕەحم و دلوڤانی ببن بمینم خێر و شات